بەناوی خوای گەورە درود و سڵاو لەسەر جانی پێغەمبەر سڵاو و ڕەحمەتیش بۆ سەر کار و کردداری جەنابتان خۆشحاڵین لە پرۆژەی بەهای فەرموودە گەیشتنەوە خزمەتان گەیشتنە فەرموودەی 146 کە لە ڕاستیە فەرموودەیەکە پڕە لە ژیان پڕە لە ئامۆژگاری پڕە لە دوور لە هەموو جیاوازیەک کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ یا ئەیوهە الناس و ئەی گرۆی مرۆڤایەتی مسلمان و غەیری مسلمان ئیاکم الغلو فی الدین ئێوە ئاگادار بن بترسێن لەوەی تەجاوز و توندگیری نەکەن لە دینە چونکە فإنما أهلك من كان قبلكم الغلو في الدين ئەوانەی پێش ئێوە زۆر ڕۆچوون لە دینا و تونگرتنی دین بە شێوەیە کە دین داوای نەکرد بێ بۆتە هۆکاری لە ناوچوونیان لە فقیان فەرمودەیە کۆمەڵە شتمان دەست ئەکەوێ یەکێک لەوانە فەرمیە ئەیوهە الناس کەواتە ناس هەموو کەسەکان بە هەموو ڕەگەز و دین و جیاوازی ئایدۆلۆژیایەکەوە دەگرێتەوە و هەروەها باسی ئومەتانی پێشوشمان بۆ کات هۆکا یەکێ لە هۆکاری لە ناوچوونیان ئەوەیە کە بە جۆرێک دینداری بکەن کە دین وای داوا نەکرد بێ توندی یا تونگیری تیادا خاڵێکی تر لەوانە ئەگەر زیادە ڕەوی لە دیندا نابەجێ و دروست بێ و پێغەمبەری خوا فەرمی بێتی ئاگاتان لە خۆتان بێ و مەترسیدا بێ ئەبێ لە غەیری کاری دینداریە چەندە مەترسیدار بێ خاڵێکی تر لەو خاڵانە کە لە ڕاستیە متەوازین بوون و مامناوەندی کارکردن و دینداریکردن یەکێکە لە داواکاریەکانی دینی پیرۆزی ئیسلام خاڵێکی تر لە فقی فەرموودە زیادە ڕەوی کە ئەفەرمی ئەلغولو ئەمە لەفزێکی عامە غلو لە هەر کارێک لە کارەکانی ژیانتا لە هەر چیەکە غلو بکەی لەو کاریا تووشی بە هیلاکچوو نەبی ئەو شتەی کە تۆ زیادە ڕەوی تیاکەی هەر چیەک هەیە لەو زیادە ڕەویەیە نیشانەی بە هیلاکچوونە خاڵێکی تر لەو خاڵانە کە باسی فقی فەرموودەیە بە هیلاکبردنی ئەگەر لە جسم تا غلو بکەی جسمت لە ناو ئەچێ ئەگەر لە شخصیت تا کارێ بکەی کە زیادە ڕەوی تیابێ بە نمونە لە مەجلیسێکدا زۆر قسەکردن زەرەر و بۆ لە ناوچوونی شخصیەتە خواردنی زۆر و لارەکاتی خۆیدا نەبێ لە ناوبردنی مەعیدەتە سەرفکردنی پارە لە سنووری خۆی دەرچێ لە ناوبردنی پارە و پوڵتە بە هەر جۆرێ لە جۆرەکان کە مادام غلو بێ مادام تەجاوز بێ مادام تێپەڕبوون بێ مادام سنوور بەزاندن بێ چوو بێتە ئاستێک کە دین داوای نەکرد بێ و دین پێی ڕازی نەبێ ئەوە تۆ لەو بوارەدا بە هیلاک چوویتە ئەلەو بوارەدا کەسێتی و شەخصیەت و ئەو شتەی کە تیا غەلوت کردووە لەو شتەدا تۆ بە هیلاگەچی ئەگەر خەوی زۆر بێ ئەگەر کەم خەوی زۆر بێ ئەگەر زۆر چوون بێ بەلای هەندێک بوارەکانە ئەوە پێی دەوترێ غولو و یەکێک لە هۆکاری لە ناوچوونی ئومەتانی پێشوش ئەو زیادە ڕەویە بووە کە دین پێی پەسند نەبووە خوای گەورە لە زیادە ڕەوی بمان پارێزێ و لێمانی قبول کات. السلام علیکم و ڕەحمەت الله وبەرەکاتوه.